سیمینارەکەی من لەسەر ئاکیوبوستە. بابزانین ئاکیوبوست چییە و چ ئامێرەکە. ئاکیوبوست تەکنیکێکی نوێیە کە نۆن ئینڤەیسڤە براچیتەراپیە بە شێوازێکی تایبەت بۆ چارەسەرکردن و دیاریکردنی شێرپەنجەی مەمک بەکاردەهێنرا. ئەم تەکنیکە بۆ برێست کانسەر تەراپی واتە عیلاجی برێست کانسەر بە شێوەیەکی ماکسیمەم فلێکسیبڵیتیە واتە چارەسەرێکی زۆر پەرە پێدراوە. بۆ نەخۆش و بۆ تیمە پزیشکیەکانیش بە هەمان شێوە لایەنێکی زۆر سەرکەوتووە. ئەم تەکنیکە دەتوانین عیلاجەکەی بڵێن بۆ مودەی 5 بۆ 10 ڕۆژ دەخایەنێ. هەروەها لە هۆڵ برێست ئیرادیشن و ئاکسیلەرێتەر پارتیال برێست ئیرادیشن دەتوانرێت ناوی بنین. لە هەندێک لە عیلاجەکاندا یان سەنتەرەکاندا ئەم تریتمنتە ناوەکەی پرۆسیجەرەکەی ئاکیوبوست تەکنیکیوە، نۆن ئینڤەیسڤ ئیمێج گوایدد برێست براچیتەراپیە و هەندێک جاریش NIBB یاخود NIIGBB یان بە شێوازێکی سادەتر ئاکیوبوستە. ئەو شێوازی نووسینەکان و ناونانەکەیەتی. بابزانین مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ کەی. رادیێشن تەراپی کەی دۆزیانەوە واتە دکتۆرەکانی چارەسەر بە رادیێشن تەراپی لە ساڵی 2005 دکتۆر پیران سۆشیانسی و ڕایمۆند بریکالت ترانسفۆرمی ئەو تریتمنتیان کرد لە قۆناغێک کە چارەسەری سەرەتایی شێرپەنجەی مەمک بێ. هەروەک لە توێژینەوەکەشدا گرنگی پێدراوە کێ گرنگی پێدا ڕەشمی بێندا. بە شێوازێکی زۆر ڕوون لەو چارەسەرانەدا رادیێشن ئۆنکۆلۆژیەکان هەڵسان بەوەی کە مەمک بپارێزن لە مادەی مۆشیع واتە پاراستنی مەمک بە تیشکدان کەم بێتەوە. بەکارکردن لەگەڵ هەندێک لە رادیێشن ئۆنکۆلۆژیەکان چیان دۆزیەوە؟ ئەم ڕادیکال نیو ئەپرۆچ تەکنیکیان دۆزیەوە بۆ رادیێشن تەراپی برێست کانسەر. ئەم تەکنیکە بە شێوازێک دروست کراوە لەلایەن ڕاوێژکارە پزیشکیەکانمانەوە لەسەر 3 لایەن. بابزانین لایەنەکانی چین پیلەرز ئۆف دیزاین یان پایەکانی دیزاینی چین. سەرەتا کۆنفایندنس واتە کاتێک کە رادیێشن بۆ نەخۆشەکە دەنێرین بە شێوازێکی ڕاستەوخۆ ئیمێجەکە لە پێشمانە و رادیێشنی بۆ دەنێرین. هەروەها کۆنفۆرمالیتی ئەمەیە کە مینیمایز تۆتال ڤۆلیوم تیشو تەواوی تیشووەکە لێک قەبارەدا کۆ دەکەینەوە بە دۆزێکی زۆریش لێی دەدەین. کۆنتڕۆل ئۆف دۆز واتە دۆزەکە کۆنتڕۆل کراوە تەنها لەو شوێنەدا کە مەبەستێتی. ئەو شوێنانی کە سکین و چێست و هەرت و لەنگی تێدایە بۆی بچووکترین زیانیش چێ بەری نەکەوێت. ئاکیوبوست تریتمنت پرۆسس. بابزانین پرۆسەی چارەسەرکردن بە ئاکیوبوست چییە؟ ئەم تەکنیکە لە براچی تەراپی تەکنیکی ناو دەبرێواتە شێوازێکی ناوەکیە. ئەمش لەگەڵ وێنەی ڕوونی مامۆگرافی بەکاردەهێنرێ. پشت بە دیزاینی دۆزی 4 مەیدانی دەبەستێ بۆ برێستێک کە هیچ جوڵەیەک نەکات واتە پێویست برێستەکە هەردوو لە برێستەکان هیچ جوڵەیان پێ نەکەین. لە حاڵەتی چوونە ژێرۆی رادیێشن بەرەو برێست ئەلکترۆنەکان زیاد دەبن. دەتوانین بڵێن کاتێک کە وێنەیەکی دەگیرێ وێنەکەی دەگیرێ پزیشکەکە بۆ دیاریکردنی هەموو ئەو شوێنانەی کە گرەیەکەی لێیە ئەم تەکنیکە و زۆریش لە هاوشێوەکانی بەکاردەهێنرێ بۆ گەیاندنی بەشی بوست لە
whole body irradiation یان چارەسەرکردنی بە accelerated partial burst irradiation. ئەم تەکنیکە شێوازی تەکنیکەکەی بۆ tumor bed boost یان لە مودەی 5 بۆ 10 ڕۆژ ئەمەش ABBIە. چەند هەنگاوێکمان هەیە. بە سێ هەنگاو دەتوانین وێنەکەی بگرین. هەنگاوی یەکەم لە سەر و لە خوار واتە کرانیۆ کاودڵ. برێست ئیمەیجینگ شێلدینگ ئاکیوبۆس کاتێک برێست ئیمەیجی دەگیرە وێنەی دەگیرە بە ئاکیوبۆس لە لاو بەرامبەرەکانی دادنرێ واتە لە هەردوو سەردا خوار و سەر. بۆ گەیاندنی ئەم تیشکانە بەرە و ئامانجەکەمان کە لەوێدا سایز و شەیپ و پۆزیشنی هەرێک لە گرەیەکان دیاری دەکرێت کە لە برێستەکەدا هەیە. هەنگاوی دووەم لە شێوەی لایەکانە واتە میدیۆلەیترال. ئەوە هیچ کە لە ناوڕاستەکەیدا دەستنیشان دەکەین وەرە بە لایەکانیشدا ڕادیشنی بۆ دەنێرین بۆ مانکێ کە هیچ جوڵەیەک نەکات. بە هەمان شێوەی پرۆسەسی یەکەم بە درێژایی ئاراستەی لایەکان بەرەو ناوەڕاست دووبارە وێنەی دەگیرێتەوە. ئامێرە گونجاوەکان و شێوەی بەکارهێنانیان پاشان چارەسەریەکە پێشکەش دەکرێت. کۆمبینای تریتمنت واتە چارەسەرکردنێکی تێکەڵاو. تێکەڵکردنی چارەسەرەکە بە درێژایی دوو محورەکە واتە لە هەرێک لە سەر و خوار و هەردوو لایەکان. ئەمە بە شێوازێکی تێکەڵ چارەسەرێکی تەواو دەگەندرێتە ئەو قەبارەی کە ئامانجمانە واتە ئەو شوێنەی واتە بە ئەم ئاراستانە دۆزی لێ دەدەین ڕادیشنی لێ دەدەین. ئەو شوێنانە کە دەستنیشان کراواتە کە گرەیەکەی لێیە گرەیەکەی لێ دروست بووە دەمانەوێت ڕاستەوخۆ ڕادیشنی لێ بدەین. بەڵام شتێکمان لێرە دەوێت کە ئاکیوبوست هەدەفەکەی چییە؟ هیچ یەک لە تیشوەکانی دەوروبەر زیانی بەر نەکەوێت. non-target tissue along both treatment axis بە درێژایی میحوەرەکە چارەسەرەکە بگەێنێت و شانەکان دەوروبەری زەرێکیان پێ نەکەوێت.